والی شارێک لە نێو ململانەیەکی سەختدا، والی شارێکە و هەموو ڕۆژێک لەگەڵ خەڵکی شارەکەیەتی هەمووانی لە خۆی کۆ کردوتەوە و بە جیاوازیەکانەوە پشتیوانی دەکەن. ئەو ڕێبوارتەها مستەفا ئەحمەدە ساڵی 1982 لە گەڕەکی ئازادی کەرکووک لەدایک بووە. دوای ساڵانێکی زۆر لە خزمەتکردن بە کەرکووکیەکان ساڵی ڕابردوو بە پارێزگاری شارەکە هەڵبژێردرا. لەو ساڵەدا ڕۆژ نییە گەڕەکێک یان ناوچەیەک بەسەر نەکاتەوە یان پێشوازی لە میوانێکی گرنگ نەکات. هەموو هەفتەیەک ڕۆژێک بەڕێوەبەرەکانی شارەکە لە هۆڵێکی شارەکە کۆ دەکاتەوە، هاوڵاتیان سەردانی دەکەن و لەوێوە کارەکانیان جێبەجێ دەکرێت. ڕەنگە ئەو ساڵەی پارێزگار بووە ڕوبەڕووی زۆرترین ئاستەنگ بوو بێتەوە بەراورد بەو تەمەنە 43 ساڵەی کە هەیەی. ڕێبازی جەنابی مام جەلالەکە کە باس لە ڕێبازی جەنابی مام جەلالەکرێ، ئەو ڕێبازی جەنابی مام جەلالە خزمەتکردنی خەڵک، بینینی خەڵک. کارەکانی ئەو پارێزگارە جیاواز لە هەموو هاوتاکانیەتی لە عێراق. ئەو کاسێ بڕوانامەی جیاوازی لە بواری یاسا پەروەردە کارگێڕی هەیە، جیاواز لە پارێزگارەکانی پێشتر، شۆڕشێکی لە خزمەتکردن، لێپرسینەوە و چاودێریکردن بەرپا کردووە. تەنها داوا دەکات کاتی پێ بدەن بۆ گەیشتنە ئامانجی شۆڕشەکەی. شتەکان نەزانین، کەم و کوڕەکان نەزانین، بەس کاتمان پێویستە لەگەڵ کاتایە و ئەم حکومەتە بەردەوامە بێت و من دڵنیاتانەکەم لە داهاتوو بە تایبەتی لە ساڵی 26 میزانیەمانە بێت نەوعێک لە شۆڕشی خزمەتگوزاری بۆ ئێوە و خەڵکی ئێوە دێتەدی. لە دوای هاتنی چەکدارانی داعش ڕێبوارتەها یەکێک بووە لەو خۆبەخشانەی لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا کاری کرد. دواتریش دوو خول پەرلەمانتاری عێراق بوو، دوجار لە ڕۆژی 11 ئابی ساڵی ڕابردوو دوای دژایەتێکی زۆری بەشێک لە هێزە سیاسیەکانی کەرکووک وەکوو پارێزگاری شارەکە هەڵبژێردرا. ئەم فلیمەی کە لەم شارە هەبووە تر کۆتایی بیان، ئەم بێسەروبەریە و ئەم تەجاوزاتە لێرە شارێک دروست بۆ پارە لە خەڵک وەرگیرە. بانين مدينة ويأخذون فلوس من الناس. وين كانت الدولة؟ وين كانت الأجهزة؟ أريد أفهم وين كانت؟ بزمني ما يبقى. لەسەرەتای کارەکانیەوە بە لێپرسینەوە ڕوبەڕووبوونەوەی کاری نایاسایی دەستی پێکرد. شارەکە کە زۆرترین جیاوازی ئاینی و نەتەوەی و سیاسی و ئابووری تێدایە، بەڵام توانی پشتیوانی هەمووان بۆ خۆی کۆ بکاتەوە. لە نێو ململانەیەکی سیاسی و نەتەوەی زۆر قورسدا بووە پارێزگار، جگەلەوەی لە دادگای فیدراڵیش دژی وەستانەوە، بەڵام دوجار بە خزمەتکردنی خەڵکی شارەکە هەمووانی سەرسام کرد. کارەکانی ئەو لە نێو خەڵکو و فەرمانگەکاندا جیاواز لە پارێزگارەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستانە. پارێزگارێکە بەردەوام لەگەڵ خەڵکە و کارە خراپەکانی پێشخۆی ڕاست دەکاتەوە. ئێستا هیوای بەوەیە شۆڕشی خزمەتگوزاریەکەی بگەێنێتە ئەنجام.